والله خوشکی من ئەگەر ڕۆشنبیری و هەبووە سەقافەتە هەبا بۆ من ڕەنگی چاوەکە لەوانەیە بڵێ باشەمە قورسە من چوزانم چای من ڕەشە و هی باوکی قاوەیی و هی مناڵەکەم شین دەچوو یا هەر ڕەنگێک بێ ئەزانی پرسیارەکە زۆر ئاسانە بەس تۆزێ پرسیار حتا گەنجێ شتێ بڵێ باشە چم لە قاموسا گەڕەمزام یا با لە ئینتەرنێتەکە بنووسی خۆ ئینتەرنێت سال ئەو مۆبایلی بەدەستەوەی خوشکە بە ڕێزەکەم وەڵڵاهی هەموو دنیای بۆ هێناویتە ماڵەوە بەس بنووسە معنای ئەوە چییە پێ دەڵە معناکەی ئەو لەوانەیە وتوانی بڵێ بەها باپیرەگە بابە گەورە چاوی شینە تۆ چاو چۆتەوە سەر چای بابە گەورە یەکێک لەو بەدە بابەتانە هەیە چاوێکۆ مناڵە بێ چۆ زۆر جار بڵێن بۆ نمونە باپیر باوکی تۆ یا باوکی ئەو یا باپیری تۆ یا باپیری ئەو چاوی ڕەنگەکە ئەمە جیناتە لە ئێوە دەرناکەوێت لە باوکتانە دەرنەکەوتۆ لە مناڵەکەتانە دەرەکەوێت یعنی ئەم مناڵە حەقی خۆیەتی پرسیارکە بۆ چای منوە ئێ باشە ئەم مناڵە لەسەر حەق بۆیە ئێوە تۆ ئێستا پێڵی چەنە باس لە کاتێکە ئەم مناڵە ئەم پرسیارانەی ئیکە بەڕێزەکەم بەخوا کاک شاباز ئەم مناڵی ئێوە مناڵێکی بلیمەتە من دوای دەرەنجامەکەشی پێڵم چێ جاری یەکەم تێستم بۆ کرد ئەم مناڵەتان مناڵێکی بەهرەمەندە واللهی ئەبێ نانێ بخۆن و دەبکەن بەخێر کە خوا مناڵێکی یاوە یاونەتێ ئەمە لە هەر خێزانێکی ڕۆشنبیرا بێ ژینگەی بۆ خوڵقێنێ چەند پرسیار ئەکا ئەو ئەوەی تریش پرسیاری لێکەنەوە بۆی پرسیار بکە ئەزانی مێشکی مناڵە چەند گەورەیە چەند فراوانە چەند گەشاکات بەڵام بەداخەوەیەوە لی تێناگەن ئێوە مناڵەکەتان بە چەنەباز و بە زۆر بڵێ و بە زۆر جوڵە و نازەمچی لە کاتێکە ئەم مناڵی ئێوە بڕوا و هەبێ مناڵێکە کە مستەقبلێکی باش چاوەڕێیەکە بە شەرتێ لی تێبگەن و ژینگەی بخۆڵکەن زۆر بڵێی و چەنەبازی و زۆر پرسیارکردن نازانم شتێکی باشە بەڕای هەموو دایک و باوکی شتێکی خراپە ئەبێ مناڵ جۆڕایەغلی دایک و باوکی وێ بە قسەی دایکی بکە بە قسەی باوکی بکە پەلاماری هەموو شتێک نەیە یعنی عاقڵ بێت ئەمە بۆ چوونی توێ کاک شاوەس ئەم بۆ چوونی توێ بەس عیلم وان ناڵێ ئەزانی ئێستا زانست دەڵێ چی ئەڵێ ئەو مناڵانەی کە ئاوە بێدەنگ دانیشن و فەقیرن و ئیتر چی پێ بڵێ بەڵێ و سەری بەم لاولایە نەسوڕێنێ و حرەکە و نەکات و پرسیار نەکات و دەستکاریشت نەکا لەلایەنی دەرونیەوە نەخۆشن مناڵی زیرەک مناڵی بلیمەت پرسیارەکە دەستکاری شتەکە اینجا چونکە ماسوولکەکانی گەشەی نەکردووە ئەوێ ئەم پەرداخەوەکو تۆ هەڵگرێ جاریوە پەرداخەکە ئەکەوێت بۆ هێشتا ئەم ماسوولکانەی پەنجەکانی دەستی گەشەی نەکردووە ئەکەوێت لە دەستی بەڵام ئەوێ تاقیب کاتەوە لە جیاتی ئەم پەرداخە کە شوشەیە ئەشکێ پەرداخێکی پلاستیکی بۆ دانم با دەرجار بکەوێتە خوارەوە هەتا کۆنتترۆلیەکە شتەکان تاوتووەکە ئەمە ئێستا مایکە ئەمە ئەم قەڵەمە ئەوێ بیکاتەوانێ وەکو عالمێک ئەوێت تحلیل شی کاتەوانێ وای لەکە جاجاری وە بۆی نابەستێتەوانێ عەسەبی بێت و ڕاب بفڕێە ئەمە هەمووی ئەمانە صیفات و خەسڵەتی مناڵی داهێنەرن هەمووی صیفاتی کەسانی بلیمەتن با من یەک شتان بۆ باسکەم مەفروزە زۆر دڵتان خۆش بێبەوە یەکەم جار کە هێناتان تێستان بۆ کردوا بوو من نەتیجەی تێستەکە وتانینەوە جاری دووەم بۆیە بۆ منە ناردنەوانێ ئەوە نەتیجەی تێستەکەم لە دەسایە قوشکە بە ڕێزەکەم ئێمە هی دووشتیشم بۆ کرد یەکێکیان هینی داهێنانەکە بوو دووشت هەیە ئاگاتان لێبێ زیرەکمان هەیە و بەهرەمەندیشمان هەیە مناڵ هەیە زۆر زیرەکە ینی ڕێژەی زیرەکەی 130 و 140 و 150 چە مناڵ یاسایی لە بینی 85 بۆ 150 ئەمە ئێوە زۆر لەوە زیاترە بەڵام هەیە زۆر زیرەکە بەڵام بەهرەمەند نییە ینی لە بوارێکە داهێنانی نییە بەرهەمێکی نوێی نییە لە هەمان کاتە مناڵیەوە لەگە زیرەکێکەشە بە هەمان شێوە ئەوەتە تێستی داهێنانەکەمان بۆ کرد کە چوار قودرەیە یەکێکیان پێڵێن ڕەسەنێتی ئەساڵە یانیشی ینی فکرەیەکی نوێ دەیاتێکە پێشتر بیری لێ نەکردێتەوە بۆ نمونە وەرەقەیەکی ئاوە ئایفۆڕیەیتێ ئێمە لە تەجروبەکە خۆ جەناب ئاگا لێبوو ئەڵێ ئادەی پێم بڵێ ئەمە بۆچی بەکارێنی ئەگەر بڵێ لەسەر یە نووسم هەموو کەسەی زانێ ئەگەر بڵێ باوەشێنی پێەکەم هەموو کەسەی نازێ ئەگەر بیکە نازان بەلولێ گوڵە بە ڕۆژە هەموو کەسەی زانکە ئەزانی مناڵەکەی وەشتی وای وتوە بڕواو بێ سەر دەسۆڕمێ شتێکی وتوە هیچ مناڵێکی تر نەیوتوە ئێمە دەڵێن تێسمان بۆ مناڵانی تیش کرد بەراوردمان کرد بە هەمان 5 ساڵەکەیەوە لە 6 ساڵ و 7 ساڵیشەوە مناڵانی تر نەیانزانیوە کەواتە لە فکریا لە بیر و بۆچوونی ئەم توانە داهێنەر هەیە کە ڕەسەنایەتی ینی ئەسڵی لە فکرەکانی دوو نەرمێتی لە مێشکایە ینی ئەتوانێ مێشکی مشکلەیەکی تووشەوێ بۆی حل نەکرە بە دوای بەدیلێکی تر ئەگەڕێ مێشکی نەرمە وەکو خەڵکێکی تر مناڵی تر نییە مێشکی جام بوو بێ